بینەران بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن لە کوردستان لە دەرەوەی کوردستان سڵاوی خواتان لێبێت وا جارێک تریش لە بەرنامەکەتان پێک دەگەینەوە هیوادارین هەڵقەیەم جارە جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان هەڵقەیەم جارە تەرخانەکەین بۆ یەکێکی تر لە کێشەکان کە ئەویش گرفتی دەرونی یەکێکە لە خاتوونەکان کە لەگەڵ دایکی هاتوون دوای کەمێکی تر لەگەڵیاندا نیشین قساکەین کە تووشی جۆرێک لە غیرە و حەسوودی بووە. هەمومان نەزانین هیچ مرۆڤێک نییە غیرە نەکات. خوشکە غیرە لە برایەکە، برایە غیرە لە خوشکێکە، ژنە غیرە لە مێردەکەیەکە، پیاوەکەیەتی غیرە لە ژنەکەیەکە. ئەمە شتێکی طەبیعیە. ئێمە هەموو جارێ ئەڵێین غیرە وەکو خوێی چێژ دوایە. یعنی چی وەکو خۆی چێژ وایە؟ یعنی هیچ خواردنێک بەبێ خوێ باسیەوە ناکەم ئەو کەسەی کە زەختی هەیە و نەخۆشە نا، بەڵام هەموو خواردنێکە بێ کەمێک خوێ هەر تێ بکەی و ئەگەر خوێکتیا نەبێ بێتامە خوێشی زۆر تیا بێ هەر ناخورێ. مەبەست ئەوەیە ژیانیش بەبێ غیرە ناڕوا بەڕێوە. چکۆسی لە کودەی خۆماڵین چکۆسی غیرە هەندێک جاربی بە حەسوودیش. جا ئەم خاتوونە غیرەکەی زیاد لە پێویستە. ئێمە هەموو مرۆڤێک غیرەمان هەر هەیە، بەڵام کاتێک غیرەکە زیاد لە پێویستە بێ واتە ڕێژەکەی زۆرە بێت ئەبێتە هۆی کێشە گرفتی دەرونی وەکو ئەو خاتوونەی لەم حەڵقەیە لەگەڵمان بەشدارە بەدەستیەوە ناڵێنێ. تەبەن غیرە چییە بەڕێزان؟ شعورێکە، هەستێکە لە ناو مێشک و دڵ و دەرونی ئێمەیە کەوا هەستەکەین خەڵکانی تر لە ئێمە باشترن. یا کە یەکێکە بینین سەرکەوتووە پێی مرتاحنین، پێی غەمبارین، پێی دڵتەنگین، پێمان ناخۆشە. یەکێ لە کارێکا سەرکەوتووە حەز ناکەین پیرۆزبایی لێ بکەین. یەکێ نمرەی بەرزێنێ پێمان خۆش نییە و نمرەی هێناوە بە ئێمە بێت لەو ئاستە بیەنینە خوارەوە تا دوایی. ئەمانە هەمووی بەڕێزان کۆمەڵێک نیشانە هەیە. ئەم نیشانانە لەم خاتوونەیە هەیە. ئێمە لەگەڵ یا دانیشین گوێ لە هەردووکیان نەگرین. دایکی گلەیی لێی هەیە ئەڵێ پەیوەندی لەگەڵ خوشەکانی خراپە، پەیوەندی لەگەڵ کچەپورەکانی خراپە، پەیوەندی لەگەڵ دراوسەکانی خراپە. خۆی ئەو غیرەیە، ئەو هەست و شعورەیە. وازانێ هەموو کەس لەو باشترە، وازانێ ئەوان بەشەکەی ئەمە خۆن، وازانێ کە خوشێکی یا کچیپورێکی یا دراوسەیەکی یا هاوڕەیەکی سەرکەوتوو بوو لە سەرکەوتنەکانی ئەم کەمەکاتەوە. ئەمە شعورێکی هەڵەیە. ئیتر ئەمە هۆکاری خۆی هەیە، ئی سەردەمی مناڵی هەیە، چی هەیە چییە کۆمەڵێشتا. ئێمە ئیشەڵڵا کە ئەو میوانانە هاتن، ئەو دوو بەڕێزە هاتن قسەی لەسەرەکەین. پاش کەمێکی تر یینەوە خزمەتتان. خۆشەویستان دووبارە سڵاو. شیرین خان بەخێر بێ. خۆش بێ، سپاس دەکەم دکتۆریان. زارا خان بەخێر بێ، کچی من بەخێر بێن سەد چاو. شیرین خان با لە جەنابتەوە دەست پێ بکەین. وەڵی دکتۆریان، من و ئەم کچەم هاتوونەتە لا تا ئەم کێشەیەمان بۆ چارەسەرکەی. بەڕاستی ئەم کچەی من لەگەڵ کەسا ڕێ ناکەوێت. دڵی هەموو هاوڕێکانی لە خۆی عاجز کردووە، بەردەوام بە تەنیایە لە ماڵەوە. یعنی وای لێ هاتووە، یعنی خۆشی لەو وەزعە بێزارە و بەردەوام ئەگری لە ماڵەوە و دەستەکا بەگریان. بۆچی زارا خان بۆ کچی من بێتاقەتی؟ دکتۆر من نازانم بۆچی کەس حەز بە هاوڕێیەتیم ناکەن. ئەوان بە منەڵێن تۆ بەخیلی و حەسوودی بە ئێمە ئەبەی، بەڵام وانە بە پێچەوانەوە ئەوان حەسوودی بن حەز ناکەن من هیچم هەبێ و بەردەوام دوعام لێ بکەم. ئیتر نازانم من چیان لێ بکەم. کچەکەم کەی وایە؟ وەڵی ئەوان تۆیان زۆر خۆشەوێ دکتۆریان. ئەم لەگەڵ کچەکانی تریشم لەگەڵ خوشکەکانیشیان خراپە. یعنی لەگەڵ ئەوانیشا وەرە تۆ لەگەڵ خوشکی خۆش تا ڕێ نەکەوی، لەگەڵ کچەپور، لەگەڵ کچە مام، لەگەڵ دراوسێکانە. یعنی نازانم، یعنی قابلە ئەم هەمووی خراپن و بەستۆ باش بیت. لێ یەکێ نییە و دوو نییە کچی من. تۆ نعفو بۆ ڕوونکەمەوە. ئینسان ئەگەر بێت و لەگەڵ کۆمەڵی خەڵکە قساکە، ئەگەر یەکێ دوانیان سیانیان کێشەی هەبێ لەگەڵ یا لەوانەیە تێنەگەیشتنە بۆ چوونی جیاوازە. بەڵام خوشکێکێ دوانێ سیانێ کچەپورێکێ دوانی دراوسەیەکێ هاوڕەکانە معقولە هەر هەمیان ڕقیان لە تۆ بێ، معقولە هەر هەمیان هەڵە بن تەنیا خۆت ڕازبی. یعنی هەز ناکەی کێشەکە لای تۆیە؟ بڵێ ئەخ تۆ ئاگاد لێ نییە لە بەرچاوی ئێوە باشن، بەڵام کە ئێوە لێ نەبن هەزار قسەم پێ ئەڵێن. ئێوە هەموو بەس ئەوانتان خۆشەوێ، منتان خۆش ناوێ. اینجا پێم ئەڵێن هەر تۆ حەسوودی و بەخیلی بە ئێمە بیت.
تێمنیش نازانم وەڵی بە زواژ نییە ئەمەوەست دایکە ئاگای لێ نییە کە خوشکەکانت چیەکەن بەرامبەرێ ینی دایکە ئاگای لە وەزە نییە وەڵی دکتۆر گیانوانیە من ئاگام لیانە یعنی وەرە خوشکێکی ئەگەر پاچەیە قوماش بکڕێیان نمرەیەکی بەرز بێنێ ئەوان دڵیان خۆشە بەیەکەوانێ کەچی ئەم لێرەوانێ ئەچێ شتێک دروستەکە بەس دەبەرەوەی ناخۆشیێک بخاتە بینەوە و یعنی کێشەکە گەورە کات و ئەو خۆشییان لێ تێک بات یان ئەگەر خوشکێکی با بڵێن کەسێکی نزیکتان شتێک کات ئەم پێی ناخۆشە بۆ هەموو بەزم کەس پێی دروستەکە، بۆ یعنی هەموو بۆ کەسە هەموو بێ کەسێ ناخۆشە. باوەڕەکەی بۆ هەموو کەس پێی ناخۆشە ئەی بوو خۆم بەشی تۆ ناخۆن کچی من بۆچی وڵا ئەوان لەگە من خراپن هەستەکەم ئەم زیاتر ئەوانی خۆشەوێ هیچ منی خۆش نایە و هەر باسی ئەوانەکە دوعای هەر باسی ئەوانەکات و ئەی باسی ئەوان ناکات کات چەند لەگەڵ منە خراپن ینی ئێستا گلەیی لە تۆشەیە کە گوایە تۆ لایەنگیری خوشکەکانی ئەڵێ ئەو ێسا و هەستێکی لا دروست بووە تۆ ئەو خۆش ناوێ شتی وە هەیە ینی فەرق و جیاوازیەکەی لە نێوانیان وەڵی دکتۆر گیان دایک و باوک خۆتۆ خۆشت باوکی منیش دایکم هیچ جیاوازیەک لە بینی یعنی ناتوانانی جیاوازی لە بینی جەرگەکان تا بکەیت بەس ئەم خۆی ئینکارە کە لە ڕقە بە قسەی خەڵک ناکا بە قسەی کەس ناکە خاتونجان بەڵام لەوانەیە تۆ شیرین خان لە بۆچوونی خۆتەوە سەی دەکەی بەڵام وەڵا هەیە دایک و باوکێ جیاوازیەکات هەیە بەڵام ئیشەڵڵا تۆ لەوە بەڵام شعورە تۆم هەستە لە کێوە هاتۆ کچی من کە هەستەکەی فەرق و جیاوازیەکات چۆن بەچی ئازاری ئەم هەر زیاتر پشتی ئەوانە کرێت هەرچێکی پێ بڵێن بڕوا بەوانەکە بڕوا بە من ناکات ئەتێ بەردەوام ئەوان بەڕاست ئەزانێت یعنی من بەڕاست نازانێ ئەخ دکتۆرگیان ئەم کێشەکان دروستەکە ئەوان ئەیبیان نییە بەخوا ئەم کێشەکان دروستەکات بێت ناڵێم دای من غەمبارە دای من بێتاقەتە قسەشی لەگەڵاکە ئەڵێ بۆ وای ئەو یەکسەر ئەچێتە ژوورەکەی و دەگاکە داخات و چ قسە لەگەڵ کەسان ناکە یاخرەوەی ساوەڵێ دایکم ئەوانی خۆشەوێ هەر من بە هەڵەدانێ هەر پشتی ئەوان نەگرشتی وا هەیە ئەخر ئەمی ئینکارە ئەمیش کە لە ڕقە ئەمیش بە قسەی کەس ناکە ڕاز نییە من هەرچێک بڵێم ئێوە بڕۆ ناکەن ئێوە بەردەوام من بە هەڵا ئەزانن بۆیە بەردەوام بێزار و حەز لە تێکەڵاوی ئەوان ناکەم چۆن بە تەنیایی ژیان ڕۆڵەجیان ینی تۆ لە ماڵێکا لەگەڵ خوشکی خۆتایت و لەگەڵ دایک و باوکتای معقولە تێکەڵیان نەبی قسەیەک باشە کە تۆ ئەم قسە و لەگەڵاکە بۆ نمونەی شتێکە ینی چییە ئەڕۆی تۆ ڕێگە چی لە ژوورەکەی خۆیتەوە خۆت و دەرگاداخی مشکلە چۆن وا حەلەکرێکی من تۆ ئەبێ ناڕازی بێنێ مرتاحنی فەرق و جیاوازیەکە وەکو خۆ دەڵێ ئەی لەگەڵ ێدانیشە بڵێ دایجان وایە 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 ینی ناکرێ کە هیچە گفتوگۆ خۆی مشکل لە ناو ماڵە کچی من هەموو خێزانێک کێشەی تیا هەیە چکە ئێوەگە 4 کەسن 5 کەسن 6 کەسن لە ماڵەوە 6 کەسێتی جیاوازن 6 شخصیەتن 6 بۆچوونی جیاوازتان هەیە ئەی ئەکیت بەریەکەکەون بەڵام چۆن چارەسەریەکرێت لە هەموو ماڵێکە جۆلی یەکتریەگرن هەندێک جار من هەڵم هەندێک جار تۆ هەڵی هەندێک جار من تەنازولەکەم هەندێک جار تۆ تەنازولەکەی ئەیترە بێ زمینەیەکی هاوبەش بدۆزنەوانێ بەڵام ناکرێت ئەوەڵێ من قسەیکی لەگەڵاکەم شی بۆ نەکە ڕێک خۆی تۆرێن و ئەڕوا و دەرگاکەدا ئاخا و ژوورەکەی خۆی سجنەکە ژیان وە ناڕۆ بەڕێوە کچی من بە پشێوە نابێت وەڵی دکتۆرگیان یعنی ئێمە نازانم گەورەترین مشکلەمان ئێستا لە ماڵەوە ئەم کچەیە نازێ ئەمانەیە بگۆڕێت ئەمانەیە ئەوش لەگەڵ خوشکەکان یاتیە کەڵبێ ئەمانەیە ڕەفیق و برادریە بێ یعنی وای لێ هاتوو ئێستا کەس ڕەفیقایەتی ناکە هەر بە تەنیا لە ماڵەوەیە یعنی ئەمە چۆنە بێ ئاوا تۆ لەو تەمەنەیە ئاوا هەر بە تەنیا بیت و قسە لەگەڵ کەسانەکەیت و لەگەڵ کەسا ڕێنەکەی باش کچم بۆ ئاوا بە تەنیایت و غەمباریت و تۆر ئەمانە هەمووی خەتای دایک و باوکمە لەوەتەی بیرێمی ئەمانە هەرگاڵتە بە منەکەن هەر شتێکەکەم ئەڵەن تۆ نازانی ئیشکەی ئەها سەری خوشکەکەت کە سەی کچە پورەکەت کە ئەوان چەر سەرکەوتون تۆگان سەرکەوتو نابی ئیتر لە هیچی من ڕازینن هەر لە مناڵی وایان پێوتی بە بەردەوام باڵێ لەوەتی بەبیرمێ کچەکەم وەڵی من بۆ مەسلحەتی تۆ واموتووە لەبەوی تۆ ژوەکو ئەوان سەرکەوتوو بیت بە قوربان من حەزەکەم لە هەموو کەس باشتر بێ هەموو دایکێک و هەموو واکە حەزەکە ڕۆڵەکەی لە هەموو کەس باشتر بێ یعنی دکتۆر من ئەمە شتێکی خراپم کردووە کە ئاواموتووە وڵای ئەگەر عاجز نەبێت وڵا خراپە خاتون شیرین خان ئەزانین خراپەکەی لە چیاکچی من نەکرد بۆ تۆ بۆ هەموو ئەو دایکانە ئەو باوکانە ئەو کەسانەی کە ئەم بەرنامەیە ئەبینن گەورەترین هەڵەی ئێمەی دایک و باو گەوەی مناڵ بە یەکتری بەراوردکەین ئەم خاتونە کەسێتی خۆی هەیە خوشکی من تەنان لە ناحەی بۆ ماوە جینات جیاوازە لە خوشەکانی
خۆ دوانە نینی بە یەک سگ نەبوون و هێلکەیەکی با بڵێن پیتێنراو نیە و دوای ئەوە بوو بێ بە دوان و ویڕاسە و بۆ ماوەیان وەکو یەک بێ کەواتە باخوشی یەک بن زۆر جیناتێ لە تۆ نەقل بۆ ئەم بۆوانتر کەواتە لە بۆ ماوە یەکەم جیاوازن دووەم لە پیرکردنەوە و لە پەروەردەیە و ڕەفیقەکانیان و تێگەیشتیان بۆ دنیا ناکرێ ئەم بە خوشەکەی بەراوردکەی ناکرێ ئەم بە کچەپورەکەی بەراوردکەی ناکرێ ئەم بە دراوسەکەی بەراوردکەی ئەبێ ئەم بەخۆی بەراوردکەی کەواتە یەکێک لە کێشەکانە ها ئێستا و دە دەشتەکان دەرەکەوێ کچی من ئالێرە شیرین خان یەکێک لە هەڵەکانی ئێوە ئەوەیە مناڵەکانتان مقارنە کردووە یەکێک لە هۆکارەکان کە غیرە دروست دەکات بەراوردکردنە بە یەکتری بەراوردیانکەی ئێمە جۆرێک لە گرەی دەرونیمان هەیە پێڵێن قابیلە گرێ قابیلە گرێ لە چیەوە هاتووەم گرەی دەرونی قابیلە لە ناوی قابیلەوە هاتووە کە هابیلی برای خۆی کوشت هەردوو کوڕەکەی حەزرەتی ئادەم لەو ڕق و کینەوە هاتووە کە چۆن برا ڕقی لە برابێ خوشک ڕقی لە خوشک بێ خوشک ڕقی لە برابێ کاتێ خوشکی من تۆ ئەم بەراورد دەکەی بە خوشەکانی کاتی ئەم بەراورد دەکەی بە کچەپورەکەی تەبەن ئەمی ڕقی لەوانە بێ غیرەکە لەوە دروستە بێ خۆی غیرە هەر هەیە من لە سەرتای بەرنامەکە باسم کرد غیرە هەر هەیە بەڵام ئەم بەراوردکردنە هەڵەیەکی گەورە بۆ کە کردوتانە بە حەقەت نابووایە ئەم بەراوردکردنە بکەیت وڵی دکتۆریا ئەم کچەی من بەردەوام غەمبارە بەردەوام بێتاقەتە بەجا بچینە خوا لای ئەو پێشەوە کچی من ئەمە یەکێک بۆ لە هەڵەکان ڕاستە لێرەیە من پژگیری تۆ ئەەکەم و حەق لای تۆیە کاک تۆگیان ئەوان بە مناڵێن تۆ هەر لەسەر حەقی و تۆ خۆت بە ڕاستەزانی ئەوە تا خۆشن بە ڕێزیشتانەڵێن کە لەسەر حەقم و ڕاستم کچی من بابە هەڵە لێم تێ نەگەی لەم خاڵەیە لەسەر حەقی کە بەراوردیان کردویت و دڵتەنگ بوویت و پێ و ناخۆش بووە بەڵام من لەسەر قسەکانی دایک کە لە بارەی تۆ هەیەی لەوێ تێبینی ترمانێ من دوای حەزەکەم زیاتر گوێتان لێ بگرم باسی نەکانەکەین خۆ لە هەموو شتێکە تۆ ێسا کە گۆشە گیر دوورە پەرێزی خۆ لەسەر حەقنی کچی من لەوەیە کە ژوورەکە ئەڕۆی خۆ لە ژوورەوە سجنەکەیت و تێکەڵ بەوان ناوی خۆمە لەسەر حەقنی کە پێ و ناخۆشە خوشکەکە و سەرکەوتووە و پیرۆزبایەکی لێ ناکەیت و کە یەکێک شتێکە بێ خۆ دڵتەنگەکەیت و وەزانی بەشەکەیت و لەمانەیە ڕازنی کچی من ینی با من ڕازگۆ بم لەگەڵتا بڵێ وڵی دکتۆریا ئەم کچەی من بەردەوام بێتاقەتە بەردەوام ڕەشبینە نازانم لە هەموو شتێکاڵە من سەرکەوتوو نیم تەنانەت یعنی ئەو لە خوێندنیشتا سەرکەوتۆ دەرەجەکانیشی زۆر باشن کەچی دایمەن بۆڵە بۆڵێتی نازانم زوخای دنیای کردو بە دڵمانە ئەزان چێشیریم خان ئێمە من هەستەکەم ئەم خاتونە تەبەن من زانیاری تەمەن جاری یەکەم کە لەگەڵتانە دانیشتین جاری دووەم خۆشەکەشی کە هاو لەگەڵتا هەندێک زانیاریم کۆ کردەوە ئەزانی کچی من یەکێ لە هەڵەکانی تۆ چیە بۆ کەوتوی تەم حاڵەتەوە من هیوادارم ئەگەرێتەوێت چاک بیت ئەبێ ئەم خاڵە لە بەرچاو بگری یەک کچی من تۆ سەیری سەر و خۆتەوەکەی هەموو ئەو کەسانەی کە تووشی گرفتی دەرونیە بن هەموو ئەو کەسانەی کە وەکو تۆ خەڵکی تر غەمبار و دڵتەنگ و بێزارن ئەزانی لە جۆرەکەیان چییە ئەو کەسانن دائیمەن سەیری سەر و خۆیانەکەن سەیری خوار خۆیان ناکەن من دڵنیام ێستا تۆ بە خوشکەکە و بێزاری لە بەرەوەی نمرەی بەرزیە ناوە شتێکیە ناوە بە کچەپورەکە و لەوانەیە شتێ بەڵام دەیان شتی جوان لە توە هەیە لەوانانەیە ئەوە نابینی کەواتە کاتێک یەکێک بەس شتە جوانەکانی کەسانی ترەبینێ شتە باشەکانی کەسانی ترەبینێ بەڵام شتە باشەکانی خۆی نابینێ و حاڵەتەی تۆیە ئێستا من بۆ بژمێرم سەدان شتی جوان هەیە لە ژیانتە دوو چاو هەیە چەند کەسەیە بەس لەم شارەیە لەم کوردستانە چەند کەسەیە بە هەزاران کەسێ نابینایە شکری خواشەکات تۆ دوو چاو هەیە بزانە قیمەتی چاو نازانی کچی من ئەگەر قیمەتی چاو بزانیە خۆ بەراورد کردای بەوانەی کە نابینان چاوێ بە ملیۆنە دۆلار ئێستا هەر کەسێ بڵێ بە 2 میلیۆن بە 3 میلیۆنیش ناداتێ لەوانە هەر پاپاری دنیا نەداتێ خۆی نابینەکە بۆ قیمەتی من نازانی کە خۆی گەورە یاوێتی بە تۆ بۆ تۆ بەس بیر لە یەک لایەنەکەیتەوە بۆ بیر لەوە ناکەیت و دوو دەسە هەیە هەزاران کەسەیە بێ بەشە لە دەست ئیتر هۆکاری خۆی هەیە دوو قاچ هەیە کچی من دڵێکی باشە گورچی لەو هەیە سەحەتێ باشە تەندروستی باشە سەدان شتی جوان بۆ بژمێرم عەقڵێکی باشە هەیە توانایەکی باشە ئەو تە دایکی دەڵێ لە نمرەکانی و لە خوێندنیا سەرکەوت تۆم هەموو شتە جوان و هەیە نایبینی بۆ ئەم حاڵەتە ولا دروست بووە ئەوەی چێکە لە کێشەکانی هەموو ئەوانە من هیوادارم لە مەو دوا کچی من مراجعەیەکی خۆ بکەرەوە بیر لە قسەکان مام کەرەوە شتە جوانەکانی ژیانی خۆ ببینە تۆ گەر خۆ بەراوردکەی بە هاوڕەکانی ترە یا حتا بە کچەپورەکە من دڵنیام تۆ زۆر شتە هەیە لە کچەپورەکەتان نییە بەس تۆ خاڵێکە گرتووە دوو شتێ گرتووە کچەپورەکە و هەیەی تۆ نیتە خی گەورە کەسی بێبەش نەکردو لە بەهرە وەڵڵاهی کچی من هەر هەمومان بەهرەدارین هەر هەمومان خی گەورە شتێکی یاوێنێتێ بەڵام نایزانی نایدۆزینەوانێ بەڵێ
بەڵێ فەرموو. جا دکتۆریان ئەم کچەی من لەگەڵ خوشکەکانیشیا دایمەن سراعی هەیە دایمەن ینی خوشکێکی ئەگەر ئیشێکی دەستکەوێ یان شتێ بکڕێ نە پیرۆزباییان لەکە نە پێی خۆشە بە شەرتی ئەوان ئەگەر ئەم دەرچێت یان شتێ بکرێت پیرۆزبایی لەکەن ینی دیاری بۆ ئەهێن ئەگەر دەرەجەکانی بەرز بێ کەچی ئەم هەر بۆڵە بۆڵێتە ڕۆکا بۆ دوێ ئاڕات. پاسی ئەوانیان پیرۆزبایی بیرەکەن کچی من بۆ دەست ناکەیتە ملیان بۆ ئەم لاولای ماز نەکە لە زۆر سوپاس دڵخۆش بی بۆ کاکتۆریا من هەستەکەم ئەوان پێیان خۆش نییە و تەمسیلەکەن لە دڵەوە پێیان خۆش نییەکە من سەرکەوتوو. ئەوە قسەکانێتی دکتۆر هەر ئاوا ئەڵێ وای لێ هاتۆ ئێستا نە کچە پوریە بۆ لای نە هاوڕەیەکیە بۆ لای نە خوشکەکانی زۆر گوێی بێن یعنی وای لێ هاتۆ بە تەنیایی ماوەتەوە تا قسێ لەگەڵ تۆ بکەین زارەخان ئەڵێ من هەستەکەم ئەو خوشکانم تەمسیلەکەن چۆن ئەزانیت ئەتوانی پێم بڵێ چۆن ئەزانی تەمسیلەکەن. باشە کاکتۆرگیان من سەیری یەکێ بکەم ئەزانم چی لە دڵایە چۆن بیرەکاتەوانێ ئیتر خۆم هەستی پێەکەم نازانم. ئەچە وەڵایی مێسا من خۆم لەو بوارایی شەکەم خوشکی من بەو خوایە لەگەڵ 100 کەسا دابنیشم نازانم ئەوە چۆن بیرەکاتەوە چی لە دڵیاتی چێ ئەوازانم خۆمە فەتاحفاڵ نییە شتێکە بوو. من ئێستا لەگەڵ تۆ دانیشتم پێشتر لەگەڵ خوشکتا دانیشتم ئەوە لەگەڵ دایکتا دوم جارەوە بزانێ سێم جارە دانیشن اینجا شتێک شارەزای تۆ بووم شتی وان نییە باوکە گیان خۆ خەڵکێکی قسە ئەکات چۆن نەزانیمە تەمسیلە ئێمە بێت چەند مووقیفێکە بێت چەند شتێکە بێ بۆمان دەرکەوێت پێشتر شتی تر بوو بێ اینجا توان نیستنتاجی شتێ بکەیت ینی ئەمە لە جێی خۆیان یەکچی من تۆ لە خۆتۆڵی وڵا من وا هەستەکەم من وا چێڵە هەستی تۆ ڕاستەکشی من چێڵە هەستا بۆ ئێمە هەمومان کە بیرەکەینەوە شتێکێتە ناو مێشکمانەوە لە 100% ڕاستین نەخێر مرۆڤەکان هەمی غەڵەتەکە باوکە تۆ بارە دەرونیەکەت و چونکە خۆت ئەو غیرەیە و هەیە چونکە لە ناو مێشک و دڵ و دەروون تا هەستەکەی لە کەسانی تر کەمتری یا هەستەکەی ماف دەخورێ و کۆمەڵی هەست و شعورە هەیە ئەمە وای لێکردووی خەیاڵات دروستکەی ئەجینا وەڵڵاهی کچی من خۆم شخصیەن بە حەیەتی ناتوانم پێشبینی ئەوە بکەم بڵێم ئەمە وا دەرەچێ و ئەمە وایە و ئەمە وایە مەگەر لەگەڵ یادانیشم قسەم بۆ بکە زانیاری کۆکەمەوە چەند تێستێکی بە بکەین جا شتێکی لێ تێگەین. یعنی ئەم کچەی من حەز ناکا کە سەرکەوتو بێ دکتۆر یعنی یەکێ شتێکەکە گاڵتەی پێیەکە بە هینەوە جا ئەوە چییە ئەو کردوێتی یعنی نرخی کەسی بەرامبەری لا نییە وای لێ هاتووە یعنی لە مەکتەب بەتەنیایە لە ماڵە بەتەنیا لە مەکتەبێتوانێ بەتەنیا یەک هاوڕێ لە مەکتەبانیە لە ماڵە و خوشکەکانی تااقەتیان نییە قسەی لەگەڵا بکەن یعنی وای لێ هاتووە ئەترسم لەوە خراپتری لێ بێ هەنیە بێ بە خۆیان بچێتەوە. بەسە بوو کچی من بۆ بم خاڵەوە کاکتۆریان بەدەست خۆم نییە کاتێکە بینم کەسێک لە من باشترە من پێم ناخۆشە بەدەست من بێ هەرچیم هەیە لە نایان بم حەزەکەم من لە هەموو کەس باشتر بم حەز ناکەم کەس لە من باشتر بێت و وابزانم ئەوەش مافی خۆمە. کچی من هەموو کەسێک حەزەکە خۆی باش بێ ئەمە یاسای ژیانە ئەمە مافی خۆتە تۆ باش بیت مافی خۆتە تۆ سەرکەوتوبی مافی خۆتە تۆ یەکەمبی مافی خۆتە تۆ هەرچێک ئەمە مافی خۆتە بەڵام مافی تۆ نییە یەکێ سەرکەوتووە ڕقی لێ بێ ئەمە مافی تۆ نییە باوکە جان یاخود یەکێ سەرکەوتووە تۆ پاساو بێنیتەوە بڵێ نا ئەمە سەرکەوتوو نییە ئەمە فەشەلە ئەمەیە یانیەوەی لە ناو دڵ و دەروون تا هەمە پاساو هێنانەوە یەکچی من تەبریراتی پێ لە پاساو هێنانەوە بۆ خۆ مرتاحکەی بە چه حەقێت تۆ ئێستا خوشکەکە و سەرکەوتووە حەز ناکەی سەرکەوتوو بێ نابێ هەموو کەسی حەزەکە سەرکەوتوو بێ باوکە جان تۆ چۆن حەزەکەی سەرکەوتوبی خوشکەکەش حەزەکە سەرکەوتوو بێ بەڵام سەرکەوتنی خوشکەکە و لەسەر حسابی تۆ نییە باوکە جان لەسەر حسابی تۆ نییە تۆ واتە سەورەکەکە خوشکە و سەرکەوتوو بوو تۆ سەرکەوتونی وا هەستەکەکە کچی پورەکە و یا دراوسێکە و یا هاوڕێکە و سەرکەوتوو بوو نمرەی بەرزیە نایتر خەڵک بە چاوی سوکسەی تۆ کە شتیوانێ با لە حەیاتە شتیوانە مەفروزە تۆ بە سەرکەوتنی ئەوانیش دڵخۆش بی ئەوانی بە سەرکەوتنی تۆ دڵخۆشن ینی فەرقەکە ئالێرەیە ئەوان نێسایەن پیرۆزبایی دیەکەن تۆ نەک پیرۆزباییان لێ ناکەی ئەسڵەن هەر بیانوشیان بۆ دۆزیتەوە ئەتەوێت لە سەرکەوتنەکانیان کەم بکەیتەوانێ ئەمێ کێشەی تۆ بڵێ ئەی بۆچی من وام خۆکارەکەی چییە ئەی کەسانی تریش وەک من نین ئەوانش حەز ناکەن هەر خۆیان سەرکەوتوو بن ناوەڵڵا نەزانی کچی من ئەم حاڵەتەی تۆ ئێمە لە دەنوزانیار پێڵێن غیرە چکۆسی غیرە چی هەست و شعورێکە لە ناخی هەمومانە هەیە بەڵام لای تۆ زۆرە لای ئێمە بە ڕێژەیەکی کەمە ئێمە جارجارێ حەسوودی بێیشەکەی پێمان ناخۆشەیەکێ لێمە باشتر بێ ینی خۆمە مەقام ناکەی بێکی تر حەزەکەین لەو باشتر بی نەمانە هەر هەیە بەڵام کێشەکەی تۆ چییە زۆر بۆ غیرەکە بۆتە هۆی ئەوەی کە تۆ ئێستا ئەم حاڵەتە و توش ببێت
بە کەس مرتاح نەبی غەمباربی دڵتەنگبی بە ئاسانی تووڕە ببی کێشە بۆ دروزوێت تا دوای ینی کەیسەکەی تۆ حاڵەتی غیرێ حەسوودی. کاکتۆگیان تۆ بە چی ئازانی کە من غیر ئەەکەم و حەسوودی بە کەسانی تر ئەبم؟ وڵاکچی من بە چی بزانم خۆ من وەکو تۆ نیم هەر کەسێ ببینم یەکسەر بەڵام وەڵا هەموو شتێکە زانم من بە نیشانەکان نایزانم بەو سێ دانیشتنەی کە دانیشتوین بەو نامانە و معلوماتانەی کە دایک و خوشکەکانە پێیان ناوم بە قسەکانی خۆتە بەوەی ئازانم تەبەن غیرە کۆمەڵی نیشانەی هەیە باوکە جان غیرە و حەسوودی کۆمەڵی نیشانەیە یەکێک لەوە بە سەرکەوتنی کەسانی تر غەمبارە بێ لە تۆ هەیە. دووەم حەز ناکات هیچ کەسێ لەو باشتر بێ ئەمە لە تۆ هەیە. سێیەم کاتێک کە یەکێ سەرکەوتووە بێ وازانی لە بەشەکەی تۆی خواردووە نان خواردن و خەو و ئیسراحەتی وەکو جاران نامێنێت چونکە دایمەن تۆ هەستەکەی شتێکەیە تەحەدا دەکات شتێکەیە ئەوێ بەشەکەی تۆ بخوات لە هەمان کاتیشە کە یەکێ سەرکەوتن بەدەستێنێت تۆ پیرۆزبایی لێ ناکەی لە هەمان کاتیشە کاتێک کە دایک و باوکە قسە و مناقەشە و لەگەڵاکەن ناچی گفتوگۆ بکەی لەگەڵ یانە شتەکان ڕووکەیتەوە ڕێی لێ ڕاکەی لە وەڵامەکان ڕاکەی هەموو ئەمانە و ئەو نیشانانەی تریش کە لە نووسینەکانە هەیە من وەختی خۆی هەموویم بۆ باس کردی هەمووی نیشانەی ئەوەیە کە تۆ غیرە و هەیە ئەنی معقول لە خوشکەکە قاتی جل لەکرا چیتیایە بە چی ئازانی یەکی حەسوودی و پێبە کە تۆ قاتی جلی کڕی ئەگەر بەرامبەرەکە و نەیگوێ خوا پیرۆز بێ و یا بە لالووتێکە و سەیری ژنجانەی و نازانم چی و لە نرخێم کە دەوانێ ئەکیتەمە حەسوودی و پێبە یعنی ئەمە غیرە و لێەکات کە بۆ شوێن نەگەڕۆین یاخود ئیشێگەکەی کە لە ئیشەکە دەستخۆشی و لێ نەکرد ئەمانە نیشانن کچی من کە دەرەکەوێت تۆ ئەم حاڵەتە و هەیە و ئەبێ خۆشت چارەسەری خۆشە بکەی ڕێنمایی زۆر هەیە شت زۆر هەیە ئەتوانی ئیشی لەسەر بکرێ من چەند نمونەیەکی بۆیانمەوە کچی من کە بەسەر حاڵەتەکەی تو تەطبیقە بێم نمونانە بۆ ڕوونکردنەوە بۆ تۆشەوە بۆ میلانە من باسی گرەی دەرونی قابیلم بۆ کردیوەنەوە وتم گرەیەکی دەرونی هەیە پێڵێن قابیلە گرێ عقدەی قابیل ئەمە لە چێوە هاتووە لەوە هاتووە کە قابیل هابیلی برای خۆی کوشت حەزەتی ئادەم دوو کوڕی هەبوو خوا لە قورئانە باسێکە کە خێریان کردبوو مەسەلەن ئەمە ڕوایەتێکە خوا خێرەکەی قبول کردبوو لە هابیل لە قابیلی قبول نەکردبوو هەندێک ترێڵێ تەبەن نەوان خوشەکانیان ناو بە یەکتری ئەو جوانتر بوو ئەو ناشینتر بوو کە عەلە ساشووی پێ بکات لەوەوە غیرەی لێ کردووە بەس ئەوەی زیاتر ئەوەی کە صحیح حواڵێ ڕاستە ئەوەیە کە خوای گەورە خێرەکەی هابیلی قبول کرد هی قابیلی قبول نەکرد غیرەی لێ کرد و کوشتی تۆ نەگەشتۆتەوەی بڵم خوا نەخواستە تعدا لە خوشویستەکانەکەی بەس ئەمە غیرەکەی ئەمە غیرەی پێڵێن ئەم منافەسە و ئەم حەقدە و ئەم ڕقوکینێ لە ناوێ حەزرەتی یوسف سڵاوی خوای لێبێ براکانی چەند هەوڵیان نابی کوژن دوای قسەیانە بیرەوە ئەو ڕقوکینەی براکانی کە بەرامبەری هەیە بوو لە ئەنجامی غیرەوە بوو لە ئەنجامی حەسوودیەوە بوو لەبەرەوەی کە باوکی زیاتر ئەمی خۆشەویست وەی زانی تر ئەم بەشەکانی ئەوانە خواهەسەی لە دوای شە براکی چەند باش بوو لەگەڵیانە زۆر گرەی دەرونی تر هەیە حتا لووتبەرزی و لە خۆبایی و هەموو شتێ خۆ بزانی لە هەموو کەس باشتری و لووتمان بەرز بێ و وابزانیەمە لەمو کەسێ باشترین ئەوەش یەکێکە لە بەڵاکان ئەوەش بەشێکە لە غیرەن کە ئەو کەسانەی غیراکەنەوەی تایە هەر شەیتان بۆ خوا بە لعنەتی کرد و لە بەهەش دەری کرد و لە عاسمان دەری کرد و بوو بە ئەوەی کەیتر ئێستای چێکە لەوانەی لە ئاگری جەهەنەما سووتێ لەبەرەوەی سوژدەی بۆ ئادەم نەبن خوای گەورە فەرمووی سوژدەی بۆ بەرە لوتی ئەوە بەرز وتی من لە ئاگر دروستکراوم لە نوری ڕووناکیە دروستکراومەوە لە قوڕ دروستکراوە مەبەستم لێرە چێک چی من ئینسان نابێت لوت بەرز بێ نابێت خۆی زۆر زۆر ڕازی بێ نابێ گاڵتە بە کەسانی تر بکە نابێ کەسانی تر بەسوک بزانە نابێ ئەمەگە ڕقی لە کەسانی تر بێ لە ناو کۆی کردو تەمەن خۆ بەدەست خۆت نییە خوشی من ئەمە هۆکار هەبوو کۆمەڵی هۆکار هەبوو بۆتە هۆی ئەم حاڵەتە بۆ تۆ دروستکەن بەڵام هیچ شتێکیش نییە کە ئینسان وەریگرت چارەسەری نەبێ یعنی چی کە وەریگرت ئەم حاڵەتەی تۆ وەرگیراوە یعنی فێری بووی سەردەمی مناڵی و تو ژیانی هەرزەکاری تو ژیانی ئێستا تو خوشکەکان و هەندێ پەروەردەی غەڵەتی دایک و باوکە ئەم حاڵەتی لای تۆ دروست کردووە مادەم بۆ ماوە نەبێ وەکو جینات سا ڕەنگی چاوی تۆ بە نەوعێکە باڵاو بە نەوعێکە جۆری خوێنەکە بە نەوعێکە من ناتوانین دەستکاری بکەین لەبەرەوەی ئەمە بۆ ماوەیە جیناتە بەڵام ئەمە وەرگیراوە فێری بووی ئەتوانین چارەسەر بکەین بەڵام پێویستە بە چەند دانیشتنێکەیە پێویستە بەوە هەیە کە کۆمەڵی ڕێنمایی یەکری جێبەجێیکێ خوشکی من یەکێ لەوانە ئەوەیە بێ سەیری خوار خۆتەوەکەی من خۆم باس کردی نابێ هەر سەیری سەر و خۆکەی یەکتر لەوانە ئەبێ دائیمەن بیر لە خاڵە بەهێزەکانی خۆ بکەیت و شتی زۆر جوانە یەکچی من شتی زۆر زۆر جوانە هەیە
قایمەیە دەرێنە وەرەقەیە دەرێنە بنووسە بڵێ شتە باشانەی کە هەمە بەدایکیشێ بڵێ تۆ چی جوان لە من نابینی چی شتی باش لەگە بنابینی زۆر شتی باشەیە بەڵام خاڵی لاوازیشمان هەیە بەس کەمال لله بەس خوای گەورە بێعیبە ئێمە هەموو مرۆڤێت چی مرۆڤ بێعیب و کەم و کورتیمان هەیە خاڵی لاوازمان هەیە و زۆر احتیاجیشە بە شەر ئێمەوای بەڵام گرنگەوەی تۆ خاڵە لاوازەکانی خۆ بەس نەکەی بە شتێک و 24 سەعات لەبەر چاوتەوە لە ناو مێشکتا بێ خاڵە لاوازەکانمان ئیشی لەسەرەکەین و بەهێزەکەین بەس خاڵە بەهێزەکانمان بەهرەکانمان تواناکانمان شتی زۆر جوان تۆ هەرچی تاقە و وزەی خۆ هەیە کچی من کشتوتە بۆ مڕاقەبەکردن و چاودێری کەسانی تر بۆ بەرهەمەکە بۆ لە خوێندنەکەتەکە ئێستا سەرکەوتووی بۆ زیاتر بۆ احتیمام بە خوێندنەکە و نای کچی من بۆ پەیوەندی کۆمەڵایەتەکان تۆ پێویستە نابی زۆر لە ماڵەوەی داکی دەڵێت زیاتر لە ماڵەوەی و لە ژوورەوە خۆی سجن کیلۆ تێگەڵ بە خەڵک نابێت ئەبێت تو هاوڕێ و هەبێ ئێستا مشکلەکە ئەگەرم گیرێ و چاک نەکەی هاوڕێکە دەگەڵتان نابێت کە تۆ ئەوان سەرکەوتوو بن و تۆ پیرۆزباییان لێ نەکەیت ئەوان بێن بۆ لاتەوە تۆ لوتیان تێگەیت و نابێت کەواتە حسابی حاڵەتەکەی خۆ یەکەم دەستنیشانی بکەین دووەم ئەبێت تۆ هەوڵ بی چونکە لەکو دەواری خۆماڵێ شەڕ لە بەتاڵی باشترە شەڕ لە بەتاڵی باشتر یانی چی یانی کە ئینسان خۆ شەڕ خراپە بەزەڵێ کە بەتاڵ بووی ئەنواع بیری خراپ و شەڕەکەی تۆ کە بە تەنیا ئاوا دانیشتی لەبەرەوە هەوڵ بە تەنیا دامەنی شەکچی من چۆ دایمەن شی خراپێتەنا ئەو بۆ سەرکەوتووە ئەو بۆ ئەوەی کردو ئەو بۆ ئەوەی کردووە غەمبار زیاترە بی دڵتەنگ زیاترە بی چکەوانەی غیرە بکەن و حەسوودیان نەبێ قەت لە ژیانە غەمبار نین عەفو دڵخۆش نین دایمەن غەمبارن دڵتەنگن بێزارن بەڵام کە لەگەڵ هاوڕەکانت چوویتە دەرەوانەیە شتە بینی لە دنیاە کە زۆر شتە بینی ئەڵێ لەخوا بەزیاوێەوە لە من باشترە من لەو باشترم ئەو لەویان باشتر ڕاستە لەوە من لەوا باشم ئەمە یەک دووەم بیر لە شتی خراپ ناکەیتەوە ئەگەر بە تەنیا لەوانە جاری وایە خۆیمە هەموو کاتێ ناتوانین بچینە دەرەوە لە ماڵەوە بووی و ڕێکە و دیگر کەس لە ماڵەوە نییە خۆ بە شتێکەوە شتێ بخوێنەرەوە کچی من بەرنامەی خۆشەویستی بەرنمەیەکی کە خۆ حەزت لێتی ئەتوانی لە ڕێگەی و بەرنامانە و تەنان لە ڕێگەی مۆبایلەکەتەوە زۆر شت فێربی بۆ خوێندنەکەت و بۆ شتی خۆ ئەبێ ئەمانە بکەی ئەگەر ئەمانە نەکات خاتونجان حاڵەتەکەی وا بمێنێتەوە تەبەن هەر ئێوەش دڵتەنگە بن هەر ئێوەش بێزارە بن و ئەویش لەو حاڵەتەیە دەرناچێت هەر ئەسوڕێتوتیا وڵی دکتۆرگیان ئێمە هاتوونەتە لای تۆ بۆی ئەم کێشەی ئەم کچەم بۆ حەلکەی منیش زۆر لی ئەترسم باوەڕەکەی یعنی ئەترسم لێ بکا بە نەخۆشی یعنی ئەوەنە بە تەنیا بێت و ئەو نەتێکڵاوی نەعایلێ خۆی بێ نەتێکڵاوی ڕەفیق و برادەر بێ یعنی ئەم ڕەشبینی و غەمباری و یعنی وای لێ بێ شتێکی لێبێ لەوە ئەترسم بەخوا نازانی چۆنە خاتونجان من دڵنیان دەکەم ئیشەڵایکی لێ نایە ئەوانی کە غیداکەنەوە نییە وەکۆوە نییەکی خەمۆکی بێ و نەخۆشی خەمۆکی هەبێ و گەشتوەتە حاڵەتی نیاری کردووە و ڕەشبینیەکەی و خەمۆکیەکەی زۆر بۆ خوا نەخواستە غەڵەت تێبگەران بەخۆی ئەمە ناگاتەوە حاڵەتە بەڵام بەردەوام بێ نەخ مرتاحە بێ نەتۆش مرتاحەبی نەخۆشەکانشی مرتاحە بێ بۆ بکە هیچ وڵابێ ینی بیر لێ بکات نییە خاتونجان بیرکردنەوەی شەڕی هەیە بیرکردنەوەی خراپی هەیە ئێستا ئەم بیرکردنەوەکانی وای لێ کردووە ئێستا گەر بەس جۆری بیرکردنەوەکەی بگۆڕێ خۆ کە بەرنامەی بۆ دانی لەگەڵ یاکەی نیەکێ لەوە ئەبێ لێریا گۆڕانکاری بکات کچی من زاراخان ئەبێت تۆ لێریا گۆڕانکاری بکەی کچی من ئەو تێڕوانینەی ئێستا هەتا بەرامبەر خوشکەکانە کە منافیسی تۆن و ئەمن و ئەوە نەبێ بیگۆڕیت باکسەوە بە جۆری تر بیرکەرە کچی من بڵێ مە خوشک من ئەمە پشت و پەنای منن سبەینێ لێم قۆمی چە فریامەکەی خوشکەکانم فریامەکەون کچە پور من دڵسۆزی منن دوژمنی من نین تۆ ناکرێ هەموو عالم بە خراپ دانیت و خۆ بە باش مرۆڤ بوونەوەریشی کۆمەڵایەتی کچی من ناتوانێت بە تەنیا بژی ئەبێ لە ناو کۆمەڵا بژی کەواتە هەنگاوی یەکەمێت تۆ ئێستا ئەو بیرکردنەوە خراپانەی کە هەتە بەرامبەر خەڵکە بە بیگۆڕیت لە جێگەی بیرکردنەوەی پۆزتیڤی جابی دانی خۆ هەموو کەسێ شەڕ نییە کچی من نێمە ڕاستە مەلایکەت نین بەڵام تۆی خێر لە ناخمانە هەیە ئەتوانی ئیش لەسەر جوانەکانێکە لەسەر شتەکان زۆر تەبیعیە جاری وەمە خۆمان ڕقمان لە خۆمانە هەبێ زارە بین لە خۆمان ئەمە شتێکی ئاساییە بەهەرحاڵ کچی من پێشەوەی بۆ نمونە قسەی کۆتایی بکەین ناوبڕێک وەرەگرین چکە میوانمان هەیە جۆ لە میوانەکانیش دەگرین بزانین و میوانە بەڕێزانە تێبینی سەرنجیان چییە ئەوانی شتمان پێ بڵێن لەگەڵ قسەکانی ئێمەیە هیوادارین سوودی لێ وەربگری بتوانی زاڵی بەسەر حاڵەتەتە ئەگەر ئیرادە و هەبێ مەبەستێ بێ زۆر بە ئاسانی زاڵبی بەسەریە هەر چەند دانیشتنێکە و کۆمەڵی ڕێنماییە جێبەجێ کەیت و بەڵام ئیرادە و هەبێت پاش کەمێکی تر دێنەوە خزمەتتان خۆشەویستان دووبارە سڵاو لە ئەم بەشەی
کۆتایی بەرنامەکە کە دوا بەشێتی لەگەڵ میوان نەخۆشەویستەکانمان گوێ لە ڕاوبۆچوون و سەرنجێوان وەرەگرین بۆ زیاتر دەوڵەمەندکردنی بابەتەکە، بۆ زیاتر هاوکاریکردنی زاراخان بۆ ئەوەی بەسەر ئەو کێشەیە زاڵ بێ. من دڵنیام ئینشەڵڵا بەسەر یازاڵە بێ، بەس ئیرادەی هەبێ. ئەچینە لای کاکە ڕێباز. کاک ڕێبازیان فەرموو. عفو دکتۆر، من دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم دکتۆر جان. وەڵای من ئەوەی لە مفەکیرە یاسایەکانەوە بیسبێتم، ئینسان خواجان سێ هێزی پێیاوە، ئەتوانین بڵێن هێزی سوڵتەیە و هێزی غەریزەیە و لەگەڵ هێزی عەقڵە. ئەبێ ئینسان خۆی ئەمانەیشان هەڵبژێرە کە ئەقارەکەی بەرەو چ ڕێگایەکە ڕوا. بۆیە بێ ئینسان خۆی کەوتۆ سەر خۆی چ هێزەجان هەڵەبژێرێت، خۆی ڕوونیشە خۆی هێزەکان دیارە چی و چییە. بەس ئینسان دوای عەقڵەکە گوێ لە هەمووی باشترە کە بەرەو ژیانێکی خۆش و بەختەوەریە بات. هەشتی بوو ئەڵێ قسە بجاوە ئینجابی هاوە، ئەوان بە پێی من زۆر باشترە. زۆر سپاس کاک ڕێبازەوە. تۆ باسی قانونیەکەیەکە بەزێمە لە دەروونزانیە ئەڵێن منی باڵا ئەوەی کە ویجدانە زەمیرە محاسبە ئینسانەکە لەسەر کردارە خراپەکانی و منی نمونەیشمان هەیە لە دوو بەش پێکاتۆ منی با بڵێن منی باڵا. منی نمونەیەکە پاداشمانەکە لەسەر کارە چاکەکانمان. ئاستا تۆ شتێکی باشکە کەس پێی نازانێت، نەفسیان خۆ مرتاحەبی. ئەو بەشە کە پێڵە منی نمونەیی پاداشمانەکە خی گەورە ئەوەی بۆ داناوی لە ناوە. بەڵام ئەگە شتێکی خراپیشکەین ویجدانمان بۆ دروست بوو، بێپەروەردەیەکی جوان کرابین، هەتا بەین تەپوتلمانە و خەومان لێ ناکەوێت تا داوای لێبوردن لە کەسەکە ئاکەین، چونکە زەمیر محاسبەمانەکە. ئەمە بەشەکەیە کە سوڵتەی لێپرسینەوەیە. بەشی دووەمی ئەوەیە منی ئینسانە، واقعەکەیە، ئەوەیە کە عەقڵیشی لەگەڵایە و بەراورد دەکا. هەم غەریزەکانیش بەشی سێمە، ئەوەی لەگەڵ ئاژەڵا هاو بەشین، غەریزە جنسیەکان و هەموو شتە مادیەکانە. اینجا ئەم منی باڵایە گرنگە. کەسێتی ئینسان پەیوەندە بەمەوە کە فرۆید و زۆر لە زانەکان ئەڵێن ئەگەر کەسێک تێکی سەرکەوتوی هەبوو، منێکی باشی هەبوو، ئەو کاتە حەز و ئارەزوەکانی ئەو یاخود غەریزەکانیش تێدەکا بە جۆرێک کە لەگەڵ یاسا و دابوونەریت و شەرعیشا بگونجێت کە لە ڕێگەی زەواجە بۆ من غەریزەی جنسیە مەسەلەن عدوان و توندوتیژیە لە ڕێگەی چوونە ناو ئەسایش و پێشمەرگە و پۆلیس و چی و لەوێ دەسەڵات بەکارێنێ. هەم منی باڵاش لێی ناڕەنجە. ئەمە لە ناحی دەرونیەوە. ئەوەی خوای گەورەش هەر عین ننشت سێ باسەکە، سێ نفسە، سێ دەروون هەیە. نفس اللەوامە ئەوەی لۆمەمانەکات. نفس المطمئنە ئەوەیە کە دڵنیاییمانەیاتێ، ئەوەی بەشی دووەماتوانی. ئەوەی تریشیان نفس ئەمارت بسوو، ئەوەیە ئەمرمان پێکا بە خراپە، شەیتان و جەماعەتەکەیتی. اینجا حتا ئەڵێن فرۆید ئەم سییان بەشەی لەوان لە قورئانەوە وەرگرتۆ، چکە فرۆید دوای قورئان لەدایک بۆ نەبێ بڵێ پێشەوان بوو بێ زەمانی یۆنانیەکان و فلاتۆن و شت و پێشەوەی قورئان دابەزی بێ. جامە بەسم لێرە ئەمەی جەناب زۆر ڕاستە. بەڵام شتێکی شێ نابێ لە بیرمان بچێ. ئینسان چەند پەروەردەیەکی سەقەت بکرێ، چەند بەراورد بکردن بە یەکتری، چەند خاڵە لاوازەکانی پیشان بدرێ، چەند بێبەش بێ لە خۆشەویستی و لە ڕێزگرتن و لە ئەمن و ئاسایش و چی ئەمانش سەبەبێکن کە ئەناکەی ئینسان، منی ئینسان، ئیرادەکەی ئینسانە کوژن. زۆر سوپاس دەچینە لای گوڵاڵەخان. سپاس دکتۆریان دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم. مەمنونم باڕێزی. دکتۆریان پرسیارێکە من ئێستاکەنا ئەم خوشکەم کە ئەڵێ غیدا غیرە ئەکا لە خوشەکانی لە براکانی باشە. ئێستا من بۆ غیرەیە کەسی خۆم هەبووە یعنی خوشک و برابوون غیران کردو لە یەکتری، هەتا کاتەکە ڕۆشتۆ لە خوێندنە خوشکەکە سەرکەوتووە، بەڵام براکە غیرەی پێ بردووە. لە ئاخیرەوەی لێ هاتووە براکە خۆی سەرکەوتی خۆی بەدەستێنە، بەڵام خوشەکە فەوتە. کێشەکەی ئەمە لە چی سەری هەڵا لە غیرەکردنێکی بەسیتەوە. چی بوو ئەو شتە کاتێک کە لە مەکتەبا بوون باوکە کە ئەحتیمامی بەو ئەیە بەکچەکەینە ئەیە. لەمە بۆ غیرەیەکی گەورە کێشەکە خدای دایک و باوکەکە بوو. نابێگومان زۆر جار کە غیرە ئەکرێ، ئەم غیرێ من باسم کردخەوە مناڵ کە هێتە دنیاوە غیرە لەگەڵیا لە دایک نابێ بڵێ بۆ ماوەیە. لە ئەنجامی پەروەردەی سەقەتە، بیرکردنەوەی غەڵەتە، بێبەشبوونە لە سۆز و خۆشەویستیم، بەراوردکردنی مناڵە بە کەسانی تر، ڕەخنە لێگرتنیەتی و دەرخستنی خاڵە لاوازەکانیەتی، سوکایەتی پێکردنیەتی چی بێبەشکردنیەتی لە خۆشەویستی و عاتیفە چی ئەمانە هۆکاری خۆی هێتا ئەو غیرەیە دروست بێت. اینجا جۆری کەسێتێکەش دەورە بینێ. هەندێک کەسێتیمانێک کەسێتیەکان بە گومانە شەکاکە، ئەمانە زیاتر تووشی ئەو نەخۆشی ئابن ئەو کێشە ئابن. زۆر سوپاس دەچینە لای نیان خان.
زۆر من دەستخۆشیم هەیە بۆ بەرنامەکەم بەڕاستی بەرنمەیە کە لەم سەردەمەیە زۆر ضرورە. کاک زۆر من پرسیارەکەم ئەوەیە هۆکارەکانی غیرەکردن چییە؟ ئەی کەس هەیە لەم سەردەما غیرەنەکە ئەی پرسیارێکی کێشم غیرە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێستا خەڵک ژیانی خستۆتە سەر ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان، یعنی هەشتێک هەیە پیشانی خەڵکی ئەیە ئەوە ناکات لە کەسەکان کە غیرەیان زۆر ببێ و زیاتر ببێ و تووشی ئەو نەخۆشیە ببن. پێگومان گوڵاڵە خان کۆ جەنابە دەڵێ عەفو نیان خان جەنابە دەڵێ بەچی غیرە دروستە بێت. یەکێک لەوانە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەوەیە سا کەسانێکە بینی هەر خۆ دەرخستن ئەنواع شت پیشانینەوەکەین و نانێکە خواچێ بۆ مەطعەمە و نازان و جلم کڕێ و سیارەم کڕێوانە ئەمە هەندێک کەسێ ئیستعدادیانێ ئامادەباشی. چکە ئامادەباشی هەیە بۆی ئەم غیرەیە شخصیەتەکەی جۆری کەسێتەکەی وایە جۆری پەروەردەکەی وایە سەردەمی مناڵەکەی پڕبووە لە کێشە بێبەش بۆ لە خۆشەویستی کە ئەمە ئەبینێ لەبەرەوەی لە خۆشەویستی بێبەشوە لەبەرەوەی منێکی بەقوەتینێ لەبەروی کەسێتێکی بەقوەتینێ لەبەرەوەی ئیرادەیەکی بەهێزینێ زوو ئەکەوێتە ژێر کاریگەری ئەوانە بۆی هەست بە کەمیەکە ئاڵێ بۆ من نیمە بۆ ئەوە بۆ ئەوە یەخوا ئاویش نەبێن دوعای لێکات چیەکە تووشی خەم و خەفەتە بێ بەڵام کەسانێکیشەیە سەد لە تۆڕە کۆمەڵایەتەکان شت ببینێ شتی مادیەکە بەلایە مهم نییە لە بەخوا ڕزقیاوە بەڵام ئەو ئەگەر پارە و مادەی هەیە بەڵام من شتی ترم هەیە لە زۆر لایانی ترەوە ینی بیرکردنەوەکەی بە جۆرێکی پۆزەتیفە نایە لە کاریگەری لەسەری هەبێت. طبعا غیرە هۆکاری خۆی هەیە خاتون جان زۆر هۆکار من هەندێکیم بۆ گوڵاڵەخان باس کرد مناڵی لە مناڵی و لە خۆشەویستی بێبەش بێت هەر مقارنێکی بە کەسانی تر شەڕ و ئاژاوە لە ناو خێزانە هەبێ ئەم کەسە هەست بە کەمی بکات دائیمەن خاڵە لاوازەکانی پیشانی خەڵک بی دائیمەن ناو ناتۆری لێ بدۆزیتەوانێ ئەمە بە وردە کەسێتێکی لاواز دروست دەکات ئەبێتە هۆی ئەوە بە بچووکترین شت هەرز بێنێ کە ئێستا یەکێ سەرکەوتن بەدەستێنێ لە بوارێکا سەرکەوتووە بێ ئەنجاگەر ئەمی سەرکەوتو نەبێ ئەوە هەر زیاتر کێشەکە پرسیارە بەشێکی ترەوەی ئایا کەسەیە غیرە نەکا وەڵایی هەیە ئەمەش عینەن شت ئەوانن کە گوێ بۆ دنیاە نایەن من لە بەرنامەیەکی تریشە لە شوێنێک تریش نازم لە کوێ بۆ باسم کردووە ئەمە لە موسەلسەلەیەکا بوو من لە تەلەڤیزۆن بینیم ژنێکە گومانی لە مێردەکەی هێچکەی غیرەی لێ ناکە چکە خۆی ئەبێ لە بینی ژن و مێردا غیرە هەبێت یعنی ناکرێ پیاوەکەی هیچ گوێی بە ژنەکە نەیات هیچ گوێی کەواتە ئەم ژنەی ناوێت دیارە وەکو بێگانەیە بەلایە مهمە ئەمە ژنێکە بێڵە پیاوەکە میش احتیمام من پێ نایە ترسێک گومانێکی لا دروست بووە مادەم غیرەم لێ ناکە منی خۆش ناوێ مادەم هیچ غیرەم لێ ناکات چێکی بۆ باسەکەم گوێی پێ نایە دیارە ژنی تریە ناوەتەوە ئەمە وای لێکایترم و جارە شت خۆی دروست دەکات شت دروست دەکات بۆی غیرەی پیاوەکەی بجوڵێنێ من لە سەرەتاوی بەرنامەکەەوە گەل لەگەڵمان بوویاگاو لێیە کە وتم غیرە و خوێی چێش دوای ئەبێ هەبێ بەڵام ئەگەر نەش بێت چێشتێ خوێی تێنەکەی تامی نییە ئەمە وەکو ئەم برادەرێ با ناوی بنێن کاک عەزیز ئەم برادرە ژنەکەی یەتەوەڵێ لە پاسەکە وەڵا پیاوێ هەر ئاوا هاتە تەنیشتمەوە کابرا زەڵێ کورە چوزار کرمی هەبووە ینی ئەوە کەی مشکلێ کورێکە دا بەزیتم دوان کەوتووە قسەی لەگەڵە کردم ئەڵێ لەوەنە بە یشێکی تر تێگەشت بێتی وەڵا لەوێنە هەرچیەکی پێ ئەڵێ هیچ خۆی تێک نایە نە غیرەیەگە کار نەتۆزێت دڵی تۆنگە بێ وەڵا ئاخر ڕۆژێ جوتێ پێڵاوی پیاوانە دانیێڵەوی چێڵی کاک عەزیزی دراوسێمانە ئەڵێ تا بۆی بەرنەوانێ بۆ لێرەیە ئەمەش هیچ ڕۆژێ ئەگاتە تینی خەسووی بانگەکە و دایکشی بانگەکە ئەڵێ وەڵڵاهی ئەمڕۆ حەلم بۆ نەدۆزنەوە ئەبێ تەڵاقممە ئەم پیاوە یا ژنی تریە ناوەت و یا ئەمە ئەسڵا منی هەر ناوێ غیرەن ئەڵێ چی بکەین چینێک ئەڵێ بەڵڵای ئەو کاک عەزیزی دراوسێمان پێی بڵێن بابێ بچێتە ناو کانتۆری جلەکانمەوە با مێردەکەشم بێتەوە پێڵەم و بۆی بیبینێ و پشکم تۆزێ پیاوەتی بجوڵێ غیرە بکە تا من پەشیمان بمەوە لەم تەڵاق و لێک جابوونەوە کورە دایکی باس باوکەی باس ڕێنە بەخوا قوبوڵی ناکەم تەواو گەشتوەتە ئێرم وەڵاوانیش خەسووی بانگەکە دایکی خۆی بانگەکە لە ژوورەکە دانیشن کە عەزیز بانگەکە لە کاغەزی خێرە دەگاشتێکی وایە با تۆ ببیتە هۆی ئەوەی تەلاق و لێک جابوونەوە بێ مناڵانم سەرگەردان دەبن کورە لە بێتەوە پیاوەکۆم کوژێ من چۆنە بێت لەوێنە ئەڵێ دایکم وتە لە بدیوەوەتە دایکی بانگەکە ئەوە خەسوومە ئەی تۆ خۆقابیلە ئەوان خۆیان لێرە نەمە تەجروبەیە وڵا چۆنە بێ قەنەعەتی پێکاڵە بەشم ئینشەڵڵا تەلاق و لێک جابوونەوە نەبێت چێتە ناو کانتۆری جلەکانیەوە وڵا پیاوەکەی یەتەوانێ ژن دەسەکا بە بۆڵە ئەڵێ خوا بیبڕێەوە مەکەی وەزع و من جلم نییە و نازان چی و نییە ویژەڵە کورە توێنێ دوو قات جلێ کڕێ وەڵا نیمە و چی ئەوە کانتۆرەکە بزانین شتە ئەوی ژەڵ ئەو کانتۆرەکەتە دەبا سەیری کەم ئەڵێ مە قات ئێمە دوانە مە سیانە مە چوار کاک عەزیز چۆن ئێمە پێنج ئەمە شەش ئەمە حەوت وەزانین کاک عەزیزی لە کۆڵان بینیەوە ئەمەنگەی ترین هیارەکە ئەمەشمان هەیە بەڵام ئەمانە کەمینەن
وەکوم خاتونەش ئەمیش کەمینەیە یعنی ئەوانەی کە غیرێن زۆر زۆرە ئەوانەی دڵیان پیسە ئەوانەی کە نایکەن عکسی یەکترین بەڵام کەمینەن ئەکەونە ئەملاولا بەڵامی تر هەیە لە کۆمەڵگاکەیە دەسەڵاتیش نییە و هیوادار ئینشاءڵڵا ئەم پەندانە ئەم بەسەرهاتانە بێتە هۆی ئەوەی قسەکانی ئێوە زاراخان لە کۆتاییە زاڵ بێ بەسەر حاڵەتە نەفسیە و بگەڕێتەوە حاڵەتی ئاسایی خۆی چینە لای کاکە باڵا دەستخۆشی بەرنامەکەتان لێکم ڕاستی تەوەرێکی باشتان دانەوە کە بۆم سەردەمە زۆر زەرورە وەکە و بەڕێزەوتی لە سەردەمی سۆشیال میدیایە بە تایبەت زۆر لە بینی هاوڕێ لە بینی خێزان لە هەمووی غیرە هەیە بە تایبەت لە بینی هاوڕێکە لە ڕێگەی سۆشیال میدیا زۆر هەموو شتێکیان هێناوەتە ناو ماڵەکانمان بەڵێ کە زۆر بەش یەکرێ فەیک بیانی شتێکی ناڕاست بڵاوکەن دروستکراوە بەڵێ بەتەشید و ڕاستی من دوو پرسیارم هەبوو لێرە بەس پێشەوە حەزەکەم شتێک بڵێمە لەسەر ئیزافی قسەکانی جەنابە کە دەستخۆشی لێکم ینی ئەو شتە زۆر ڕاستە حەسوودی لە هەموو کەسێکە ئەکرێ هەبێ بەڵام بە ڕێژەی دیاریکراوە بەڵام کە لە ڕێژەی خۆی زیادی کرد وەک ینی ئەو بەڕێزەی لیان چەنەها کەسی تر خێزان و ئایلە و هاوڕە و هەموو کەسی لە دەستەوە تووشە بن بەبوونی ئەوە من لێرە دوو پرسیارم هەیە ینی ڕێنمایی جەنابە بۆ ئەو کەسەکە ینی چۆن پلانێک دانێ بۆ ئەوی کە بتوانێت بەسەر خۆیان زاڵ بێت بۆی کە هەرچۆنێک بە تۆزێک لەو حەسوودێ زۆرە بێتە دەرەوە دووەمیش ڕێنمایی جەنابە بۆ ئەو دایک و باوکانە کەوەگە و بەڕێزە بوون منە بەراورد ئەکەن یان کە بە جۆرێک مناڵەکانیان وا پەروەردە ئەکەن کە تووشی ئەم گرفتە ئەبن چۆن ڕێنمایی جەنابەت چیە بۆیان کە هاوکاریان بیان چۆن پەروەردەیەکی باشتر بکەن بۆی کە مناڵ تووشی ئەم کێشە و گرفتە نەبێ سپاس کاکە باڵاجان وڵا ئێمە ڕێنماییمان بۆم خاتوونە زۆر شتمان بۆ باس کرد بەزەبێ بەرنامەی بۆ دابنین لەگەڵ یا دابنیشین کۆمەڵێک چۆن قسانەمان بۆکە قسەی تری بۆکەین بۆ ئەوەی ئەم ئەفکاری لە ناو مێشکایەتی بەرامبەر خەڵکی تر ئەو هەستا ئەو شعورەی هەیەی کە سەرکەوتنی کەسانی تر ئەبێتە هۆی بەدبەختی ئەمە بێ لە مێشکی بسڕینەوە بەعکسەوە زۆر جاگەر خوشەکەی سەرکەوتوو بێ ببێ بە پزیشکێ ئەمیش لە سایە لەوانەیە بحەسێتەوانێ ئەمیش لەوانەیە چەندجار بچێ بۆ لای ڕەفیقی بنێرێ بەبێەوەی خوشەکەی پاری لێوەرگێ بۆ نمونە ئەها جۆری بیرکردنەوەکە ئەگەر جۆری بیرکردنەوەکەی گۆڕی سەرکەوتنی خوشکەکەی لە ناو مێشکی خۆیان ڕەبت کرد بە سەرکەوتنی خۆیەوانێ کاڵێ خوشەکەم شانازی پێوەکەم ئەوەیە زۆر خەڵک واسەشی پێکەن بۆ ئەوە ئەگەر براکەی بوو بە موهەندیس ئەم شانازی پێوە کرد ئەگەر کچی بوورەکەی پلەپایەکی بەرزی کرد شانازی پێوە کرد وتی منەمە کچی پوری منە و چی وچە کەواتە ئەمە زیاتر بێتە هۆی ئەوە لە جیاتی غیرەی لێ بکە خۆشەویستی زیابێ خۆی هەمووی جارێ ئەڵم لە بینی ڕق و کینە و خۆشەویستیە تاڵەموویەکە خۆ زۆر ژنومێرتێ بە خۆشەویستی بەڵام لە مووقیفێکە وای لێرێ بە دوژمنی و تەلاقیە پاش ماوەیەک ئەمە ئیترمە بەرنامەی ببووی دابنی یەکەم شت ئێمە جۆرێک لە چارەسەرمانەی پێڵن چارەسەری عقلی انفعالی ڕفتاری هەڵچوونی ئەمە ئێمە ئیش لەسەر ئەماکەین ئەم کۆمەڵی ئەفکاری غەڵەتی هەیە دەربارەی خوشکەکانی دەربارەی دراوسەکانی دەربارەی هاوڕێکانی دەربارەی کشی پورەکانی ئەبێ ئەم ئەفکارانە بگۆڕێت تەمەنەوە بە دانیشتێک و دانیشتن نابێ کاتیەوێ من کەوەکو پێشم وت پێشتریش ئەگەر ئامادە بێ من لەگەڵ لێدایکی وتی ئێمە ئامادەین کە لەگەڵ یادا ئەنیشین ئەو بەرنامەی بۆ دانین ئیش لەسەر ئەماناکە اینجا ڕفتارەکانێت اینجا نمونەی بۆیانینەوە اینجا شتەکان لەواقع لەگەڵ خوشەکە تێکەڵ یەکەن چیەکەین کۆمەڵی شتێ بۆ دایک و باوکەکان کاکە باڵا من دائیمەن ئەڵێن ئەگەرە تێ مناڵەکە و دەروون دروست بێ بەخۆی بەراوردی کە مەقارنەی مەکە ئێستا یەکێ لەوانەی غەڵەتەکەی شیرینخانەوە بووە مەقارنەی کردووە بە خوشکەکانی و پورەکانی بۆ کشی پورەکە وایە بۆ ئەوە ڕقوکی نەزیاتر دروستەکە من ێستا پێم بڵم بۆ وەکو براکە و نای بۆ وەکو خوشەکە بۆ کوڕی پورەکە و نابی هەر لە خۆم هەست بە کەمی یەکەم دیارە ئەو لە من باشە بۆ من چیمە لە کاتێکم شخصیەتی جیاوازە ئەبێ خۆی بەراوردکەی بەخۆی 5 ساڵ چۆن و 6 ساڵ بێتن 7 ساڵ چۆن لە پۆلی یەک چۆن بە پۆلی دوو بە خاڵەکە بەخۆی بەراوردکەی ئەمە یەکێ لە کێشەکانم یەکێ لە کێشەکان بێبەزبوونە لە خۆشەویستی ئێمە بە هەموو دایک و باوکی ئەگەڵێن یەک دووەم پێداویستی دەرونی مرۆڤ خۆشەویستیە بۆیە خۆشەویستی بن بە مناڵەکانیان بەڵام نقمیان نەکەن لە خۆشەویستیاتان نەبێ بە نازداری اینجا ئەمن و ئاسایش لە ناو خێزانە نابێ شەڕ و ئاژا و مەشاکیل هەبێ چە مناڵ یەکەم پێداویستی دەرونی ئەمن و ئاسایش ئەمە جارێ باسی یەکەم و دووبارەش یەکەمە بۆی دایک و باوک وەکو جەدوەلی زەڕبی بێ لەلایەن شەڕ و ئاژا و مشکیل و هەرچیشانەیە لە دەرەوەی نێڵ مناڵەکانیان لە ماڵ بێ یا کە خەوتون چونکە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی لەلایەنی دەرونی و کێشیان بۆ دروست بێ هەموو ئەمانە زۆر خاڵی تریشەیە چەندەها ساڵێمە قسەی لەسەرەکەین و لە زۆر بەرنامەی تا ئەگەر ئەمانە بکەن ئیتر مناڵ بۆ غیرەکە بۆ خۆغیرێ لەو فەرق و جیاوازیەوە دروست بە هەندێک دایک و باوکێ مناڵێکی خۆشترەوێ لەوی تر وڵات چێ لە کەسێکی نزیکمان چۆ ئەمری خوای کردووە یا ئاخر مناڵە یا تاقانەیە کوڕێکە لە دوای 5 کچاتوە ئەمە هەمووی غیرە دروست دەکات کت چیە و کوڕ چییە هەر خوای یات و مناڵە و جەرگتان زۆر سپاس ئەچینە لای خات و سندی
دەست خۆش بێ کاک دکتۆر. دۆسپاس. من تێبینیەکم هەبوو لەسەر ئەو خاتونە خاتوزارە ئەم لەناو خێزانێکە و خوشکی هەیە و ینی لەناو خێزانێکی قەرەباڵغی شایوەکو باسییان کرد ئێمە چی بکەین تا لە جیاتی ئەوەی کە کەسێک حاڵەتێکی وای هەیە جیاتی ئەوەی لی دوورکەوینەوە ئێمە هەوڵ بین لەگەڵ یا بەردەوام بین و چارەسەری بکەین چ شتێک بکەین تاوەکو ئەوەی لەگەڵ یا بەردەوام بین. زۆر سپاس وەڵا سندی خان خاڵێکی زۆر جوانە وروژان دەستی خۆش بێ. یەکەم شت ئەمە جۆرێک ئێمە لە چارەسەرمان هەیە پێڵن چارەسەری خێزانی یاخود چارەسەرکردن بە پشتگرتنیان دامانی خێزان. یعنی شیرین خان و کچەکانی ئێمە گلەیمان ئەوە لیان هەیە ئەبوایە کە بیان زانایە کە تۆ ئەڵێ نیشانەکانی تیاویە بۆ دەرکەوتوەڵی بەغیلی و حەسوودی ئەبوای هاوکاری بکەن بۆ ئەوەی لەو حاڵەتە ڕزگاری بێن نەک پشتی تێکەن و قسەی لەگەڵ نەکەن. قەیناکە ئەم حاڵەتەکەی وای لێ کردووە کە بڕواتە ژوورەکە و بە تەنیا دانیشە و قسەیان لەگەڵانەکە پشتیان تێکا لوتی تێکا نازانچە نابووە ئەوانە بووە هەر سوور بوونایە لەگەڵ ئەوە هەر هاوکاریان کردایە ئەمی ژوور دەوردا ئەگۆڕە ئەی نەشک شەپورەکانی بەڵام کێشەکەەوە بووە ئەوان کە زانیانە ئەم وایە ئیتر پشتیان تێکردو هێمالیان کردووە. ئێستا دەستخۆشی لەدایکێکن کە ئاخر شت گەشتوێتە و حاڵەتە داوای هاوکاری کردو و داوای ڕێنماییەکە خۆی مەفروزە ئەمە هاوکاری بکرێت. کەسێک کە نەخۆش بێ کەسێک کە کێشەی هەبێ بێ هاوکاری بکەی دەستی بگری نەک دژی بۆسیتەوانێ چونکە ئەم بە ئیرادەی خۆی نییە و لە یەکێک لە قسەکانیە وتی بەدەست خۆم نییە کە ئەوا بینم ڕاستە ئەمە مێژوێکی هەیە تا ئەم حاڵەتە کۆبۆتەوە تووشم حاڵەتە بووە بۆیە بێ هاوکاری بکرێت. ئێمە داوا لە هەموو دایک و باوچێکن کات ێزانیان کچێکیان کوڕێکیان کەسێکیان حاڵەتێکی دەرونی هەیە خەمەوەکە وەسواسە چییە لە جیاتی تیروتوانجی تێگن و گاڵتەی پێ بکەن و تعلیقی لێبن و سوکایەتی پێ بکەن هاوکاری بکەن یارمەتی بن تحملی بکەن ئەبێ بۆ ئەوەی بەسەر کێشەکە هەڵساڵ بێم کێشانە هەمووی دەرئەنجامی پەروەردەی سەقەتە دەرئەنجامی زروف و بارودۆخی نالەباری ئابووریە سیاسیە چییە. ئێمە لە کۆمەلگایە کاژینەمو ژیانە شەڕ و کارەسات و نەهامەتیە نە باوک و نەکە سوکار و نە مامۆساکانمان لاین دەرونیە و ئەوەنگە مرتاحن تحملمان بکەن کێشە دروستە بێ بۆیە بێ یەک هاوکاری ئەوی تر بکەین بۆ ئەوەی بەسەر کێشەکانمان هەڵساڵ بین. زۆر سوپاس بۆ تێبینیەکانتان ئاخرشی دێن و لای تۆ کچی من ئێستاڵی چی زاراخان. بەڵێ کاکتۆریان من ئیرادەم بەهێزە و بڕام بە خۆم هەیە وەگەر تۆ پێت باش بێت من ئامادەم بۆ هەموو ئەو بەرنامانەی کە بۆم دانیت و جێبەجێ بکەم بەڵام توانم پرسیارەکەم هۆکار چییە من وەک خوشکەکان و کچەپورەکانم نیم من چیم لەوان کەمترە هۆکارەکە چێکچی من کۆمەڵێ شت هەیە لای تۆ جۆری کەسێتەکەی تۆ بەپی ئەو زانیاریانی کە لە بەردەستمانە و چاپێکەوتنەکانی پێشوو جۆری کەسێتەکە و لە کەسێتی بە گومانە شکاک ینی شک گومانەکەی خوشکەکە وانە کچی پورەکە وانێ کەواتە ئەوەی کە زیاتر تووشی غیرە و گومانە بن و ئەم حاڵەتی حەسوودی ئەوانن کە کەسێتەکەیان لەم جۆرەیە ینی سەعدادەکە و هەیە مێکم. دووەم ئەو بارودۆخەی تۆ جیاوازەوە دایکێ بەهۆی حاڵەتەکە دەوانێ تۆی مەقارنە کردویا پێشتر بە خوشکەکان لەوانەیە ئەمەی لەگەڵ خوشکەکانتان نەکردبێ لەوانەیە لەگەڵ کچی پورەکانتان نەکرابێ لە لایەکی ترەوانێ تۆ لە هەندێک سۆز و خۆشەویستی بێبەش بووی تۆ باسێگەڵی دای منۆنگی بە بیرم مێ فەرق و جیاوازیان کردومەوەیان کردو ئیتر جاری وا هەیە خۆ هەز بەکەمی کچی من وەهمیە ئێستا کەسانێکن قاچێکیان تەواو نیە دەستێکیان تەواو نییە چاوێکیان تەواو نیە هەست بەکەمیەکەن ئەمە هەست بەکەمی واقعی پێڵەن هەیە تۆ ئەو قاچێکی نیە و دەستێکی نییە هەرچەندە زۆر احتیاطیە ئەگەر دوو قاچ و دوو دەستیش نەبێ ئینسان وای لێ بەڵام ئیتر بڕوای بەخۆی هەبێ ئیمانی قبوڵی حاڵەتەکەکە بەڵام تۆ لەوانەیە هیچ کەم و کورتیەکی واقعی و نییە بەڵام بەو جۆری معاملی لەگەڵی کراوە بەو تێگەیشتنە و بیرکردنەوە غەڵەتەی خۆ وەهمێک خەیاڵێک شتێکی بۆ خۆ دروست کردو کە لە کەسانی تر کەمتری کە خەڵکی تر لە تۆ باشترە ئەمەیە فەرقەکەی هۆکارەکانەوەیە. ئەمەش چارەسەری هەمووی هەیە کچی من شت نییە. یەکەم هەنگاو ئێمە دایمەن هەموو جارێ ئەڵێن نیوەی چارەسەر ئەوەیە تۆی اعترافکەی کە پێویستی بە هاوکاری هەیە زۆر کەسەی وگوتەوە بەسەر ئینکاریەک هەڵە وەڵام من هیچم نییە من چای بێکم من چی خۆ بشێت نیم نازان جۆزان شێتیە با بەشێتی جایە و کێشەی دەرونی جایە و گرفتی دەرونی جا هەمومان کێشەمانەیە هەمومان بەڵام لای ئێمە کەمە هێشتا دەرنەکەوتەوە لای تۆ زۆرە فەرقەکە بەسەر ئەوەیە ئێمە هاوکاری دەکەین ئینشاءڵڵا. ئێستا گەشتیتە قەناعەتێک کە ئەوەی ئەیکەی زۆر جار هۆکارەکە خۆت بوویت و بیرکردنەوەی غەڵەتە بۆ خوشکەکانە نەبوون ڕاستە خوشکەکان وەکو پێویست هاوکاریان نەکردووی هەست گەشتیتە قەناعەت ئێستا بەڵێ واستەکەم
وڵا دکتۆر ئێمە سوپاسی تۆکەین هاتوونێتە لای تۆ تا ڕێنمایی و هاوکاری تۆ یعنی نەجاتمان با لە دەست ئەم مشکلێ و ئەم بێتاقەتی ئەم کچەی من بەسە چاوکەوەکو بۆ زارەخانیشم باشکرد لە خزمەتتان نابن هەوڵەین لەگەڵ یا ئینشاءالله بەڵام گرنگەوەیە ئەو بەردەوام بێ کۆڵنەیە و ئەو شتەشی پێڵین جێبەجێ کات چەند زۆر مهمە دەجاری وا تۆچی وەلای دکتۆری حەپوی دەرجی دەرماندات بەس حەفەکان بەکار نانی دە چاک نابیتەوە من چاوم کساچم وەلای دکتۆرە لێم عینەکە و ئەوە من کە نیکەم عینەکە نەکەم و بەکاری نێنم چاک نابم جا لەبەرەوە ئێمە هەرچیکی پێ بڵین ئەگەر ئەو جێبەجێی نەکات و ئەوەی کە پێویستە و گۆڕانکاریانە نەکا سوودی نابێ ئەوە گەروادیەوەی یاوی نەتێ کە ئیرادەی بەقوتە و بەردەوامی ژەبێ و سەبر و تەحملی شێ و زۆر درێژش ناکێشە من دڵنیام چەند دانیشتنێکی کەمە و ئینشاءالله گەڕێتەوە حاڵەتی ئاسایی و ئەو کێشەیەش لە ناو خێزانەکەتان نامێنێ ئێوەشە تا ئەو کاتە بێ هاوکاری بکەن لێی نزیک بنەوە قسە لەگەڵ خوشەکانی بکە قسە لەگەڵ کچەپورەکانی بکە با پشتی تێ نەکەن قبولی بکەن ئەم تۆزێک بێتاقەتە لەبەرەوە با مامەڵی خۆیانی لەگەڵا نەکەن وەبزانی وەکو ئەوە خۆیان خەنە شوێنیەم ئەوانی ڕۆژێک لە ڕۆژان لەوانی تووشی کێشەیەگە بن خۆشەویستانی ئێمە بەم شێوە هاتینە کۆتایی هەڵقەیەم جارەمان تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەموو لایبی خواتان لەگەڵ